بینەران و بیسەرانمان بەخێر بێن بۆ ئەڵقەیەکی تر لە پۆدکاستی تەبا لەگەڵ عەبدوڵڵا. ئەوڕۆ پۆدکاستێک دەکەین سەر چەندین بابەتی جۆرا و جۆر و چەندین بابەتی قوڵ کە لەناو سیستەمی پەروەردە و خوێندن و چەندین بابەتی تر. و لە سەرەتادا دەمەوێت زۆر سوپاسی سپۆنسەرەکانمان بکەین کە هاوکارێکن بۆ بەردەوامی بوونمان لەو پۆدکاستە. سپۆنسەری سەرەکیمان کۆمپانیای ڤانەیە. وەڕ پێداویستیەکی ناو ئۆفیس دەتوانن سەردانیان بکەن، پاکێجی زۆر تایبەت وەربگرن، بە تایبەت ئەوانەی گەنجەکان یانەیە بزنسی بچووکیان هەیە دەتوانن سەردانیان بکەن و سوود لە ئۆفەرەکان وەربگرن. هەروەها زۆر سوپاسی براندی سموودی سیزنەکەم. زۆر سوپاسیان دەکەن کە سپۆنسەری ئەو پۆدکاستەم، هەروەها زۆر سوپاسی ئەمازۆن موشتۆر دەکەین. با دەست پێ بکەین. ساڵتان لەبێ بینەر و بیسەرانمان لە رادیۆی تەبا بەخێر بێن بۆ ئەڵقەیەکی نوێی پۆدکاستی تەبا لەگەڵ عەبدوڵڵا. ئەوڕۆ باسی خوێندنە، ئەوڕۆ باسی ئەکادمی بوونە، ئەوڕۆ باسی سۆشیال میدیا دەکەین، ئەوڕۆ باسی ئاڵوودەبوون دەکەین بە مۆبایلەکانمان کە ئێستا لەوانەیە زۆڕووی نەتان بە مۆبایلەکان سێری ئەو پۆدکاستە بکەن. ئەوڕۆ باسی چەند کێشەیەک دەکەین، ئەوڕۆها باسی چارەسەرەکانی دەکەین. ئەوڕۆ باسی کەسایەتیەک دەکەین، کەسایەتێکی زۆر خۆشەویست و ڕۆحسۆ گەنجێک میوانی پۆدکاستەکەمانە. ئەویش کاک دکتۆر هەژار سەلام. کاک دکتۆر زۆر بەخێرات. ئەو ماڵە هەراوەدان بێ. ژیان کودەڕۆ باشە ئەلحەمدولیلا، هەموو شتێک باشە، ئینشاڵڵا باشتریش دەبێت. ئەلحەمدولیلا. سەرەتا دەمەوێت بۆی دەست پێ بکەین باس لە بابەتی ئامادەییت بکەین. چۆن بوو لە تەمەنی گەنجێتیت، لە تەمەنی پۆلی 12 یانی قۆناغی ئامادەیی پۆلی 12 الحەمدولیلا نەتیجەشی زۆر باشتینە. دەمەوێت لەوەیە دەست پێ بکەین و بچینە سەر بابەتی پزیشکی و پۆلی 12 و زۆر بابەتی تر ئینشاءڵڵا. وڵای پێم وایە ئەگەر باسی ئەوەی بکەین دەبێت لە ناو کۆنتێکستەکەی خۆی باسی بکەین. ئەوە نییە کا من بڵین پۆلی 12 دەرەجەی باشمێناوە هەر لە بدایەتەوە هەروە بوو بێ. ئەم تەڵەبەش زۆر احتیاطی بوو و قەتیش زۆر دەرس و شتوام نەکردو و عەقڵێتێکی خراپم هەبوو دەربارەی خوێندن و هەموو بابەتانە. ئەم بابەتانێک ئێستا بەخۆم باسی دەکەم و هەوڵ دەدەم ئەو کەسانی کە گوێم لێ ڕادەگرن هاوشێوەی منی ئەو کاتە نەبن، چوی کاتێکی زۆرم بە فیڕۆداوە بەڕاستی. ینی ئێستا کە بیر لێ دەکەمەوە پێم وایە هەموو کەس چیشکە گەورەتر دەبێت بیر لە ڕابردووی خۆی دەکاتەوە، پێی وایە کاتی بە فیڕۆداوە. بەڵام ئەگەر بتوانی ئەو کات بە فیڕۆدانە نەبکەیە چێک پۆینتیان کە سەیتەڕە ینی دەست لەسەر برینەکانیاندانی، دەست لەسەر برینەکانی خۆت دانی کە بە گەنجی چت دەکرد، دەتوانی هەمان شت دڵنیا بیەوە. بە تایبەتی ئەمە کە یانی لەو جیلەی کە من قسەیان بۆ دەکەم ئێستا لەونەوەی ئێستا من قسەیان بۆ دەکەم، یعنی تقریبا هەمان معاناتمان هەیە. ئەو کاتی ئەمن پۆلی 9 هەتا 12 وانە تازە سۆشیال میدیا پەیدا بوو، فەیسبوک و ئینستاگرام و یوتیوب و گەیمینگ و ئەو بابەتانە، یعنی تازە پەرەی دەسەند و بابەتی ئۆنلاینەوانە. ئەمن شەمان ئەو معاناتانە ئەمە بوو کە ئەو کەسانە هەیەنە کە ئێستا گوێ لە مەڕادەگرن، چکە بەشەکی زۆری ئەوانەی گوێ لە مەڕادەگرن تەمەنیان لە نێوان 18 بۆ 35 وانێ، یعنی هەمومان گەنجین لە دەوری هەمان تەمەنی. ئەوجا ئەو نیە کە من باسی بکەم بڵێ وڵای ئەم لە پۆلی 12 ئینسانش سەرکەوت و دایم دەم خوێند و خێرێکی خوێندنەوە فکر و معریفە بوو. بەڵام گۆڕانی عەقڵیەت، بیرکردنەوە و گوێڕاگرتن لە هەندێک کەسی بە ئەزمون و زیرەک و خوێندنەوەی هەندێک کتێب و بابەتانە دەتوانێت گۆڕانکاری لە عەقڵێت دروست بکە. ئەوجا منیش لە 18 ساڵی ینی تقریبا گۆڕانکارێکی وا دروست بوو لە عەقڵێتم کە خوێندنەکە ڕێی ڕاستەکەیە. چ شتێک ئیلهام بەخۆش بوو لەو تەمەنە بڵێ تاو هەموو شتێک بەلاو خوێندنەکە بەلایەک؟ وڵای پێم وایە بۆ هەموو کەسەچی دایمەن هەندێک نیشانە هەنە لە ناو ژینگەکەی خۆی، شتی سادەشن، یعنی ئەوە نییە معجزەک ببێتە خوارە. ینی بۆ من یعنی من خوشک و برایەکانم و داک و بابم ئەو کارێکی زۆر گرنگی سەرکەوتنی من بووینەوە، هاوتای برام، هیوای برام، هەمویان ینی ئەم برایەکان ئەوانە لە من زیرەکترن و لە منیش زیرەکتر بوون. ئەو کاتەش کاتە قسەچیان دەکرد بەڕاستیە ینی بیرم لێ کردوتەوە، ینی ئەوەش گۆڕانکاری گچکەی دروست کردووە. کتێبەک لێرە هێنای ئەتۆمیک هابیتس، قسەی بچووک، قسەی زۆر ورد، گۆڤارێک. ینی یەک لە برایەکان بەبیرم دێ زۆر منداڵ بووم گۆڤاری بۆ دێناینەوە، داینەسۆر و باسی گەردوون و شتان تێدا بوو. هەموو ئەوانە جۆرێک لە جۆرەکان کاریگەرییان لەسەر من هەبووە کە حەزم لە ولایانەیە بێ، حەزم لە بابەتی خوێندنەوە ئەکادیم بوون و مەسەلەی زانستی بێ.
ئیتر بەڵام ئیشم پێ نەکردەوە ینی وەکو پێویست ئیشم پێ نەکردەوە هەر تەمبەڵ نەبووم ینی هەر زیرەک بووم تقریبا معدل ما 89 بووە بەڵام کۆکراوی ئەوانە لە تەمەنی 18 ساڵی لەگەڵ بیرکردنەوەی خۆم وای کردەوە ئەو قەناعەتە دروست بێ ئەگەر بتوانانی بێ کەسێکی ئەکادیمی زانستی و گرنگی بە خوێندنەکەت دەی بۆ ئێستای ئەو وڵاتی کە تیدا دەژین و ژینگی تیدا دەژین گرنگە و دەتوانێت ئەتوو لە وەزعچی ئەگەر باشیش بێ بخاتە باشتر ئەگەر خراپ بێ بتکاتە مام ناون دواتر بەرەو باشتر بوون ببا پێم وایەوە ینی فکرەکەەوە هابوو هەمووی بێکەوە سێ کتێبت هەیە و یەکێک لە گرنگترین کتێبەکانە دەتوانم بڵێم چۆن بخوێنم و بۆ بخوێنم و چۆن بخوێنم ئەوە دەمەوێت هەم بچینە سەر چیرۆکی ئەو کتێبە تەوان ئەکیدم باگراوندێکی زۆرت هەیە لەگەڵ ئەو کتێب هەم لە ڕووی خۆت کە گۆڕانکاری زۆر لە خۆتدا کردووە بۆ ئەو کتێبە دروست بکەی و خەڵکی زۆری تر ئیسفادە لەو کتێبە بکەن هەم حەز دەکەم بچین سەر بابەتی چیرۆکی ئەو کتێبە دواتر باسی پۆلی دواسەکان دەکەن ئینشاڵڵا ئەو کتێبە ئەگەر خوێن بێتەوە یان ئەو کەسانێکی خوێندویانەتەوە زۆر بە زمانەکی برادرانە نووسراوە ینی وان نووسراوە کە ئەمن تو بەیەکەوە قسان گفتوگۆی دەکەین و باسی ئەو شتانم کردووە کە مشکلن کێشن بۆ کەسانەی کە خەریکی خوێندنن ئەو کەسانی خەریکی خوێن و دەتوانن تێبگەن لە فکری جیاواز پێم وایە زۆربیان 12 ساڵیان تێپەرداوە لە نێوان 12 بۆ 25 دان یعنی زۆرترین تەمەن خەریکی خوێندنی کۆلێژیشە کە کۆلێژە پزیشکان 6 ساڵن 25 ساڵە هەن لەو تەمەنە هەڵمدا بە زمان چ قسەی بکەم کە ئەو تەمەنە حەزی لێە کە بۆ شازە قسەی بۆ بکەیت چکە من زۆر حەزم لە دانیشتن و قسەکردنیەکی فەرمیانە نییە لە پشت مێزەکە و کورسی ئەوە زۆر حەزم لەو شتەی نییە ئەوەش بۆ شوێنی خۆیەکیدم پێویستە بەڵام پێم وایە گەر بتێ بۆ گەنجەکی لەو تەمەنەی قسام بکەی دەبێت بەو شێوازە قسام بکەی کە دوو برادرم بەیەکەوە دانیشتون لە کافتریایەکی یان لە ناو پارکەکی ئەو قسانە دەکەن ئیدرا و کتێبم هەر بۆ هان نووسیوە بەو ینی بەو زمانەم نووسیوە و کێشانەی کە هەبوونە لەگەڵ کێشەشی زۆر گەورە کە هەیە سەر ناو سوشال میدیای کە بریتێ لەوەی کە هەموو کەس قسە لەسەر مۆزوعی دەکات باگراوندیان نییە لەو بابەتە بالفعل نەک یعنی ئەکادمی نین لەو بابەتە با من بوون لە پۆلی 12 دەرەجەی زۆر باشمی نابێ و مانایەوە نییە ماف بەخۆم بدەم قسە لەسەر پۆلی 12 و خوێندن و زاکیرەی مرۆڤەکانی تر بکەم لە بەرەوەی ژینکەی من جیاواز بووە هەلەکانی من جیاوازە ئەو ساڵێ من ختێمدا خوێند و جیاواز بوو بەڵام ئەو شە سەبجەکتیڤانە ئەو شتانەی کە یعنی هەر کەسە و بە جۆرەی جیاوازدایان بینێ زۆرن لە کوردستانیش هەموو خەڵک قسە لەسەر مۆزوعان دەکە ئەمن هەڵم داوا لەو کتێبی خۆم لەو شتەی پارێزم هەم زمانکی سادە بەکاربێنم بەڵام لە هەمان کاتدا ناوەڕۆکەی ئەکادیمی زانستی پێشکەشکەم ئەو شتانەی کە باسم کردو لە ناو کتێبەکەی هەمویان ینی لێکۆڵینەوەی عالەمین هەمویان لێکۆڵنەوەی باوەڕ پێکراون نەک تەنیا لێکۆڵنەوەیش بن بە کۆکردنەوەی داتا ینی من 100 نەفەری بێنن تاقیکردنەوەیان لەسەر بکەن و ئیتر لەسەر بنەمای ئەنجامی ئەو تاقیکردنەوەی بڵێنەوە لێکۆڵینەوەیە چکەوەش خۆی لە خۆیدا کۆمەڵە گرفتی تر دروست دەکە ئەگەر ئەوەی بە لێکۆڵینەوەی باوەڕ پێکراودانێ بەڵکو و لێکۆڵینەوانەی کە بە تەواتی چسپاون و ئیشیان لەسەر کراوە چەند ساڵەکە هەن و هەندێکیان کراون بە مێتا ئەنالیسس کە بەرزترین پێگەی لێکۆڵینەوە زانستیەکانە ئەوانم تێ کردووە بە زمانکی زۆر سادە کە یعنی وانەکە کەسەکە سەری لێ بشێوێ بۆم شەرح کردو کە ئەگەر بخوێنی چۆن وا بکەی خوێنەکەت بیر ببینێتەوە دەرەجەی پێبێنی و ئەو خوێنەی کە هەشە ئیسفادە لێ بکەی لە ژیانی خۆت سوودی لێوەرگری کاری پێ بکەی دەمەوێت کورتێک لە ژیانی دکتۆر هەژار سەلام زانین ئێستا کاتێتی بڵێم چی هەر ئەم پێم وایە هەر کەسێک تەماشا پۆدکاستی دەکا چۆن ژیاوە چەند معاناتی هەبووە چەند خۆشی هەبووە ئەمیش هەمان شتم هەبووە ینی شتێکی تایبەت نییە و پێشم وانە ینی ژیانی کەسەکی ینی بە تایبەتی ئەگەر باسی بکەی بتوانێت گۆڕانکارێکی ئەوتە دروستکە دەکرێت چەند وێزگەک لە ژیانی ئەو کەسێک گۆڕانکاری لەو کەسی دروستکە ئەوجاگەر بتێ ژیانی من ببینی تەمەشای کەسێکی ئاسایی بکە کە لە ینی کەسی ئاسایی ئێستا وا دەرنەکەی کە ئەمنیان هەر کەسەچکە لە پۆدکاسێکی قسان دەکە پێی وایە و کەسکی ئاسایی نیە چکە تقریبا ئەمەمان لە کوردستان لە هەمان ژینگە و هەمان عقلێتەوەمان بیرکردنەوەمانەیە ژیان هەر کەسکی لە کوردستان چۆنە لە گەڕەکەی ئاسایی شعبی لە کۆیە من گەورە بوومە و لە مەکتەبەکی زۆر ئاسایی شعبی شەڕەشەق گەورە بوومە دواتریش لە ئامادەی بە هەمان شێوە هەر لە مەکتەبەکی لەو شێوازە بوومە هەمووی شالام و پۆدکاست و سیمینار و ئەو بابەتانە
ئەمن باسی خراپی مەکتەبەکانم دەکەم کە لیان داوام کردو لە بەرەوەی مامۆستایەکان خراپ بوونە لە بەرەوەی پێم وایە مامۆستایەکان هەر لە سەرەتایەوە تا ناوەندی و لە ئامادەیش بەشی زۆریان نەکەمویان بێگومان مامۆستای باششم هەبووە بەڵام لە ئاستەوەی دانین کە مامۆستا بن ئەو کاتیکا من تەمەنم زۆر گچکە بوو یعنی ئەو مشکلەم هەبوو لەگەڵ مامۆستای مشکلەکەش مشکلێکی ئەکادیمی بوو زیاتر ینی مشکلێت شخصی نەبوو بڵێ من ڕقم لەو مامۆستایە نا بەڵام بوونە کۆمەڵک ئەو مامۆستای کۆمەڵک فکرەی دەخستە ناو تەڵەبەکان کە و کاتەمە تەمەنمان لەوی زۆر گچکەتراوە ینی بوونە مامۆستای کە 35 ساڵە ئەمە 13 ساڵنیان 4 ساڵین ڕاستەخۆ فکری مامۆستایەکەی زاڵ دەبێت بەسەر تەڵەبەکان لە بەرەوەی تەڵەبەکان لە ژێر کاریگەری هەژمونی مامۆستایەتی و مامۆستایان ئەو جە مامۆستایەکانمان ئەوشتە زۆر مهمە ینی بۆیە لە چیرۆکی ژیانم ئەو شتەی باز دەکەم چکە زۆر کاریگەری لەسەرم هەبووە مامۆستایەکانمان بەداخەوە ینی زۆر فکرینە ئەکادیمی نازانستیان هەبوو کە بەمایان دەگوت یعنی بۆ نمونە بەسیترین شت ئەمە مامۆستایەکمانە مامۆستای فیزیایی بوو ینی دەیگوت زەوی گۆی نییە تەختە ینی ئەوە بەخۆی وەکو بڵین ئەگەر لە ڕووی دینی کوفرمانەیە ئەوش کوفرەتی فیزیایە ینی کە مامۆستای دەکات لە کاتێکدا و لە ناوەندێکی ئەکادیمیە ئەنێ تو بتێونێت مەکتەبەکانمان ناوەندێکی ئەکادیمین کە خەڵکی ئەکادیمی بڕیار وایە پێ بگەێنن بۆ ئامادەیان کە بۆ زانکۆیەکان ئیتر کە مامۆستای فیزیاکەیان ئەو قسەی بکەیان مامۆستای زیندەزانی باسی ئەو کەکە پەرەسەندن شتێک نییە لە زانستی ئێستا بوونی ببینێ ینی تاک مامۆستای لەو شێوازەمان هەیە بەجێ بە شێوازی ئەکادیمی و نازانستی شتەکان بە عەقڵیەتی خۆیان بەو ژینگەی کە تێدا ژیاون و کۆمەڵگەکە و هەم لە ڕووی دینیەکەشەوە هەر کوفرەوە ئەمجۆکو قوتابیەکی فیزیاتەوان ئەکیدەوە کوفرەشی زۆر گەورەی کرد ئەجەم بۆ باسی و مۆزوعم کرد لە مەسەرەی ژیانی خۆم لەبەرەوەی ئەو کۆنفلیکتە ئەو بەیەک داچوونە لە نێوان فکرەی زانستی و ئەکادیمی لەگەڵ فکرەی وارە لەیان کەسێکی کە بڕیار وایە دەموچاوی ئەکادیمیا پیشانی تووبدا ئەوە شخصیاتی منی دروست کردووە ینی هەر لە سەرەتاوە تا دوای پۆلی 12 الحەمدولله ینی دوای هاتن بۆ زانکۆی لێری پزیشکی لێ شتەکان گۆڕان چکە زانکۆی لێری پزیشکی ینی زانکۆیی زۆر باش بوو مامۆستای زۆر باشمان هەبوو دکتۆری زۆر باشمان هەبوو کەسی ئەکادیمی زۆر باشی لێ بۆ کەسێک کە بۆ خۆی حەزی لێ بخوێنێ و حەزی لێ بێ بەرەو پێش بکەوێ ینی سوپاس بوو هەموو مامۆستایانەوەی ڕاگرەکان نازانم هەر کەسێک خۆ من ناویشیان نازان باوەڕکەینچکە زۆر کەم دەچمە ئامادەش بزیانی ئەمن نەتیجەکەم دەبینی ئەمە زۆر باش فێرکراین ینی تەنانەت لە کە تاقیکردنەوەی دەرێژ دەکەین تەڵەبەکانی خۆمان زۆر بە دەرەجەی باش دەێنین هەمومان ئامادەین ینی ئامادەین هەم بۆ ژیانی پراکتیکی هەرچەندە مشکلە لە هەموو شوێنەی هەیە بەڵام ئەو ناوەندەی کەم تێدا خوێندە کۆلێژی پزیشکی هەولێر بڵین لە زانکۆی هەولێری پزیشکی زۆر متمانە بەخۆبوونی پێداین بۆ ژیانی عملی ئامادە بین و هەروەها ئەگەر باسی لایانی ئەکادیمیش بکەین ینی بە هەمان شێوە ئەمە لایانی ئەکادیمیشەوە پێم وایە ئەو تەڵەبانێک کە خۆیان هەوڵ دەدەن زۆر ئامادەین کە ئیمتحانە چووکەینە بەریتانیا لە ئەمریکا لە هەر وڵاتێک بێ و بە ئاسانیش دەرەچین و زۆریش دەبینین ینی کاوانەی کە تەخەڕوجی منە یان بوون نەزانکۆی کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانیە کە دەچنە بۆردی عەربی ئەوانە یەکەمەکان دەبن ینی دەرەجەی زۆر باش دێن خۆزگە سیستەمی پزیشکە شاوکار بە سیستەمە تەندروستەکەی کوردستان یعنی دڵنیا ئەو بوارە زۆر بەرەو پێش دەچویان چکە تقریبا یەکێک لەو بوارە کەمانەی کە لە کوردستان بە شێوازێکی ئەکادیمی ماوەتەوە تا ئێستا باسی گایدلاینی عالەمی تێدا دەکرێت و باسی شتی نوێی تێدا دەکرێت ینی زۆر جار هەبووە مامۆستایەکمان هەبوو مامۆستای هەناسەی بوو لە مەرحلە 6 هەندێک وەرەقەی پێدام ینی هەندێک PDF بوو دەیزان یانێ من حەزم لە ئیشەکەیە گوتی ئەوانە جارێ بڵاو نەکراونەتەوە بەڵام قەرارە لە بڵین لە وەرزی داهاتوو بڵاو بکرێنەوە گایدلاینی بڵین ئەپدەیت کراوی مانیجمنت واتە چارەسەرکردنی ڕەبوونە ینی کاتێک کەسێک ڕەبووەکەی تون دەبێ و هەناسەی تەنگ دەبێت چۆن چارەسەر دەکەی و کەسێکیشکە بە سارد دێتە لات چۆن چارەسەری دەکەی ینی ئەها مەبەستمەوەی مامۆستایەکانمان لەو ئاستەدا بوون ینی زۆر مامۆستایەکمان هەیە ینی تەمەنیشی هەیە زۆر بەناوباگە نامێنایی بێنم بەڵام ینی لەبەرەوەی نامێنایی بێنم نەوەک ینی لە ئاستی دانەبم چکە زۆرم خۆش دەوی زۆر خودۆکەمەشان دەکەی ڕەنگە بە خۆی پێی باش نەبێ ڕۆژێک لە سێشنەچی بووین لە بەشێکی لێ سناعی وەرەقەچی دەرهێنا گوتی ئەو ڕیسێرچە هەفتەی ڕابردوو بڵاوەتەوە ینی زۆرم پێسەیر لە تەمەنەشی زۆری هەیە ینی 50 ساڵ تێپەرداوە تەمەشام دەکرد چۆن هەتا ئێستا ئەو شەغەفەی ماوە کە بوون خەریکی ڕیسێرچ خوێندنەوەیە خەریکی ڕیسێرچ خوێندنەوەی تازەیە ئەوجا ئەو مەسەلە بێکداچوونە ئەکادیمی کە هەم بوو لە ئامادەی و لە سەرەتایوانە الحەمدلله لە کۆلێژی پزیشکی کەمتر بۆ کاڵتر بۆ
لەگەڵەوە گوتم هەموو شوێنێک شایانی ڕخنەگرتن و شایانی ئەوەیە باشتر بکرێ بەڵام ئەوە زۆر هاوکاری ئەو مۆزوعی بوو ئەوە ژوای کردکامە زیاتر بچمە ناو لایەن ئەکادیمیەکەی تەنان ئینستاگرامەکەشم تەرخام بکەم بۆی کەشتی ئەکادیمی پزیشکی بڵاوکەمەوە 2 بۆ 3 جار ینی سەردانی کۆلێژی پزیشکی هەولێرم کرد ینی بەزدی هەم کەشەکەی هەم مامۆستایەکان ینی دکتۆرەکان هەرێکیان بە شێوازێکن مەزدی ئەوە زۆر زۆر مهمە کۆلێژی زانستیش بە هەمان شێوە هەموو شوێنێک ینی شێوازی جیاوازی تێدا مامۆستایەکان و مامۆستایەکمان هەیە بەزدی تەمەنی تقریبان نزیکەی 6 ساڵە باشە ئێستا چەندین ریپۆرت و ریسێرچی خۆی بڵاوکرەوەتەوە لە چەندین شوێنی جیهانی باشەوانەی لەندەنە لە ئەمریکا بە تایبەتی هەم لە ڕووی خوێندن لە ڕووی ئەکادیمی بوون زۆر گرنگە سازێکی لەو شێوازە دەبینی ینی حەزەکەی بچی هەر بخوێنی حەزەکەی هەر بچی بە دوای شتەکان بگەڕێی بە هەموو ڕێتەوە تاوانەوە قسانەی مەوالێک نەدرێتەوە کە ئەمە زانکۆیەکانمە زۆر مهم و پێشکەوتن و هیچ کێشەمانی ئەمە کێشەی دنیامە لە مەسلەی پەروەردە و خوێنی باڵا هەیە ینی ئەمە لەو دوو فیلدە پڕکێشەنە هەر بۆیە هەر گوتم لە سەرتا بەڵام شتی جوانی شەیە ئەگەر بەخۆت بە لێنزەکی باش تەمەشای وەزاکەی بکەیت شتی جوانیش دەبینیەوە ئەتو دەتوانی لەگەڵ ئەو شتە جوانانە شتێکی جوانتریش پێشکەش بکەیت ئەو قسانە هیچیان مانای ئەوە نینە ئەمە هەمومان پرفکتین ئەمە یەک دنیا کێشەمانە ینی بۆ ئێستاوەمە کۆلێژە پزیشکی تازە دەکرێنەوە هیچی دکتۆری پێویستیان نییە پسپۆڕی پێویستیان نییە کە دەرسەکانیان پێ بڵێ یعنی ناوێرە ڕەخنەش بگریت چکە هەندێک ئێستا 1-2 تەڵەبە ڕەخنەیان گرلێک لە کۆلێژە پزیشکان یەکسەر پۆستەکەیان پێڕەشکردنەوە و سزادرە یعنی ئەو شتانە شەیە ئەمە دەزانین ینی ئەو تەڵەبانێک کە گویان لێمە ئەو تەڵەبانێک کە گویان لێەوە نەزانم زۆر ینی پاڵپشتی وەزایەمە کە ئێستا هەیە ئەکید ینی هەموو شتێک شانی ڕەخنە لێگرتنە بەڵام لەگەڵ ئەوەشدا شتی جوانەیە پێم وایە ئەگەر بە خۆت پۆزتیڤ بی و هەوڵ دەی گۆڕانکاری ئەرێنی دروستکەی لەو شوێنەی کە بە خۆت تێدای دەتوانی بە ئیشکردن لە سەخۆت گۆڕانکاری ئەرێنی دروستکەی نەکەوەی کە هەوڵدەی ئەوان بگۆڕی ینی هیچ شتێک زەحمەتە بە تاکە شخصەی ناگۆڕێ بەڵام ئەگەرە تو هەوڵدەی ئیش لەسەر خۆت بکەی ئەگەرە تو باش بووی پرۆسەی باشکردنی خۆت کاریگەری لەسەر دەوروبەرش دروست دەکات ئەوانیش باشتر دەبن ئەوە گرنگەوە ئەو خاڵە زۆر زەمیمان لەسەر ئەو خاڵە هەر بەخۆشم دەمویست بچینە سەر بابەتی خوێندن و پۆزتیڤ بوون و کەشی تەکنۆلۆژیا باشە لە سیستەمی پەروەردەی ئێمەدا بەجددی ئەگەر سێری بکەی ئێستا پۆلی 12 هەموو شتێکمان وەتە پۆلی 12 گەر نمرەکەت باش بێ تاو کۆلێژێکی باش وەردەگری و لەوانەیە بەشێکی باشی داهاتوت داری بکرێ باشە لەو سیستەمەدا یەکەمیان باشە هەموو شتێک پۆلی 12 ینی هەموو ژیانمان دەمایان پرسیارێکی لە دوایە پرسیاری تری لە دوایە بەڵام ستێپ ئەوەی پرسیار زۆر باشە هەموو ژیانێک شت نییە ینی نەک پۆل 12 خۆی پۆل 12 بەشەکە لە پرۆسەی گەورەتر کە نای پرۆسی ئەکادیمیایە ینی خەڵک هەیە دەڕوا بە پرۆسی ئەکادیمیا بۆ دابینکردنی پێداویستەکانی ژیانی کە بریتێ لە خواردن و شوێنی حوانە و دواتریش منداڵ دروستکردن خەڵک هەیە دەڕاتە لای ئەکادیمیای خەڵک هەیە دەڕاتە لای دیکە هەر خودی ئەکادیمیا کە پۆلی 12 بەشەکە تێیدا هەموو ژیان نییە تەنیا بەشەکی ژیانە ینی ئەو گوتمانە پۆلی 12 زۆر گچکەیە لە ناو ئەکادیمیای لە ڕەهوزەوە هەتا دەبێتە پرۆفیسۆریشان هەر لە ناو ئەو لە ناو ئەکادیمیە پۆلی 12 بەشی زۆر بچووکە لە ناو ئەکادیمی هەر هەموو ئەکادیمیاش یانەگەر هەموو بازنە گەورەکەی ئەکادیمیاش ببینین ئەویش بەشی بچووکە لە ژیان یعنی من لەو کتێبەش ئەوکم دروست کرد خشتەکەم دروست کرد ینی ژیان زۆر شتێکی تێدایە جگە لە خوێندن و پۆلی 12 بابەتانە دایک و باوکە خۆشەویستیە بابەتی نیشتیمان پەروەریە سیاسەتە خوددایە پێغەمبەر سەڵاو عەلەیهی وسەلەم و کەسانی کە باوەڕیان بۆ شتانە هەیە ئەوانش کە باوەڕیان پێنی بوون لایەنی زانستیە لایەنی ئەوەیە کە باوەڕ بەو مۆزوعینی ونیە لایەن زۆر شتێکی تێدایە ینی زۆر مۆزوعی دی هەنا ئەگەرە تو ژیان بە یەک شت ببینی کاتێکە شتێ لە دەست دی ژیان شت کۆتایی پێدێ بەڵام ژیان یەک شت نییە ژیان زۆر شتە هەندێکیان بەدەست دێنین هەندێکیان بەدەست نایەنین ئیتر هەر وا بزان پێناسی ژیانیشەوەیە خۆی گەورە بە بەلاژ نەیفەرمووە کە ئێمە ینی لقد خلقنا الإنسان في كبد بەڕاستی ئەمە مرۆڤەکانمان لە ناڕەحەتی و نائارامی و زەحمەتدا دروست کردو نەک پۆلی 12 نەک قۆناغەکانی کۆلێژ نەک پیشەکەت ینی چکە بوونمە پیشەی پزیشکیکە ئەو پۆلی 12ەکان زۆربیان بۆی هەوڵ دەدەن
پڕە لە ناڕەحەتی و ئازار و ناخۆشی و پەشیمانی و دوودڵی و قەراری غەڵەت و یعنی کۆمەڵێکشی زۆر زۆرتی دێ هەر تەواوی پرۆسەژیان کە لە دایک دەبێتە دەمری پڕێتی لەوە گرنگەوێت بتوانانی مامەڵە لەگەڵ ئەو ناخۆشی و نەهامەتیانە بکەیت کە شتێکی 100% هەر تووشت دەبێت یعنی ئەگەر تۆزەک دڵێەوە خەڵکی تونکەین ژیان یعنی ئەگەر پۆلی 12 بێ هەر شتێک بێت لە هەر مەرحلەی ژیان بی دەتوانی بە چاوەڕوانکردنی شتێکی خراپ لێ کەمتر عەزیەتی خۆت بدەیت چۆن یعنی ئەگەر پۆلی 12 بە چاوەڕوانکردنی ئەوەی یعنی بەدانانی ئەگەریەوەی کە لەهانی ئەسڵەنەت و هەر پۆل 12 تاوانەکەی بمری یان شەلەل بی یان توش نەخۆشیی زەحمەت بیان ئەسڵان هەر دەرنەچی کاتێک کە شتە ڕوژ دەدا زۆر زەحمە نابێت لەکرد ینی ئامادەکاریێک جۆرێک لە جۆرەکان بۆیە جەم پێم وایە تەواوی پرۆسەژیان لە منداڵی تا کۆتایی دەبێەوە گەرەی بۆ دانی چۆگەرەوە گەری بۆ دانەی تووشی شۆک دەبی کاتێکەوە گەران ڕوو دەدەن بۆ من ئێستا من لەو پۆدکاستەوە باسی مردنی دایک دەکەم باشە کە شتێکی زۆر ناخۆشە بەسەر هەر کەسێک دێ کاتێک لە پۆدکاستە گیان لە سیمینارە گیان لە کتێبە گیان لە تیڤێک دەیخوێنی و یەکێک دایکی مردووە دایمە نەمە واینە ینی وا فکر دەکەینەوە ئەوانن ئەوە خەڵکەکەن کە دایکیان دەمرێەوە ئەو شتە تراژیدیانیان بەسێ بەڕاستی پێم ناخۆشن بەس کۆتاییدا دایچیمە دایکی هەمومان باوکمان خزم و کە سوکار و خۆشەویستان هەمووی دەمرێ بۆ ئەگەرە هەبێ لە ناو مێشکت کاتێک شتەکە کە بەواقعی و لە 100% هەڕوودا باشتر دەتوانی مامەڵی لەگەڵ بکەیت ئەمە ناڵم دڵتەنگ نابی یان ناخۆش نیان ئەوە نێ نا پێشتر ئاەتەکەم خوێندەوە هەر خودی ژیان بریتێ لەو پرۆسە ئارامیە نامۆبوونەی کە ئێستا هەیە بەڵام ئەگەرە تو پێشبینی بکەیت دەتوانی باشتر مامەڵی لەگەڵ بکەیت جا بۆ پرسیارەکەت ئاکە ژیان هەمووی پۆلی 12 هەر پرسیارەچکە ینی ئەو پۆلی 12 بیکێ هەر شتچکە ئەگەر بیکێ بۆ شای هەر شتێکی لە جێدا بنی توانی هەواڵامی بدەیەوە کە نا هەموو ژیان ئەوە نییە شتی کەشەیە و پێشبینیشتی ناخۆش بکە زیاتر لە فکر پێشبینیشتی خۆش بکە ئەکیدایە پۆزتیڤ ینی پۆزتیڤ بە شازێکی واقعی بۆ شتی باش بکەیت بەڵام چاوەڕێشتی ناخۆشیش بکات کە پێم وایە شتی ناخۆش دێنەڕێت بەس شتێکی شەیە دەڵێ ئینە مع العسر یسرا لە دوای هەموو ناخۆشی خۆشی دێ ئەوەش بڵێ ئەگەر بۆ قەنەعەتەوە نەژێ تووشی خەمۆکی دەبی ئەگەر ئینە مع العسر یسرا نەژێ تووشی خەمۆکی دەبی ئەگەری و بە هەمان شێوە زۆر گەشتبینانە چی ناواقعیانە بڕوانی ژیان دەبی دواتر ناتوانین مامەڵ لەگەڵی دەبێت باڵانسی ڕاگری لە بینە ئینە مع العسر یسرا وەلەقەد خەلەقنا الإنسان فی کەبد دەبی هەردووچیان یعنی دوای لە کۆتایی دەخوای گەورە شەر دەفەرمێ ئینە مع العسر یسرا یعنی غێر عسرەکە هەبووە بە هەتای یسرەکە بێوە نیە دەبێت چاوەڕێی هەردووچیان بکەیت هەر بە خۆی ژیانەوە هەیەانی لە بابەتی پۆلی 12 بچینە سەر شێوازی خوێندن و چەند تەکنیکێک کە بە خۆت بەکارت هێناوە بەخۆی بەڕای من ئەوەی کە گەیشتومێ پێی نەکتە تەنیا بەڕای شخصی خۆم بە ئەزمۆنی خۆیانێ ئەوە مهم نییە من چۆنم خوێندەوە یان ئەتو چۆن خوێندەوە یان کەسی کە چۆنی خوێندەوە ئەوە مهمە کە زانستی دەمارناسی ئەوەی کە پەیوەندیدارە بە مۆزوعی کە شتەکانت بیر بێتەوە ئەو دەربارەی مۆزوعەکە دەڵێتی پێم وایە ئەوە لە هەموو ڕێیەکان مهمترە لە هەمووان گرنگترا و کاتش ئەو قسان دەکات دەبێ ئەوکانی کە بێدەنگ بن چکە لە هەموو بابەتەجی زانستی کۆمەڵک پلە هەنە کاتێک پلە بەرزترینەکە قسامکە پلەکانی کە کەمتر حسابیان بۆ دەکرێت بۆیە ڕێی عادەتەن ڕێی شخصێکی زۆر پسپۆر لە خواری هەمویانەوە جا بەوەی کا من هەر پسپۆری مۆزوعەکەش دیمە ڕێیەکەم لە خواری ئەویشەوەیە بۆیە ڕێی من زۆر مهم نییە بەس ئەوەی دەمارزانی دێڵێ ئەمە دوو بەشی دیاریکراومان هەیە لە مێشکی خۆمان بۆ گلدانەوەی ئەو زانیارانەی کە وەری دەگرین لە ژنگەی دەرەوەمان ئەوجە دەرز بێ گۆرانی بێ فیلم بێ زمان بێ وشە بێ هەر شتێک بێ بەشەیان یادگەی کورتخایان خەزم دەکە ئەوی تریان یادگەی درێژخایان تەڵە بە ئیشی ئەوەیە کە ئەو معلوماتیان لەناو کتێبەکانی هەن لە یادگەی کورتخایانەوە بیگوازێتەوە بۆ یادگەی درێژخایان بۆ چونکە پۆلی 12 با بڵێن ئیشی هەتا ئەو کاتە بە ئەو زانیارانە هەیە کە دەڕاتە ئیمتیحانەوە لە ئیمتیحان وزاری جواب بداتەوە دەرجەی دەڕاتە بەشی ئەوە واقعەکەی ئێستا ئەمن دەزانم لە یوتۆپیا شتەچکە هەیە بەس واقعەکە ئێستا وهەیە بۆی وابکە پێویستی بەچە زۆرترین لێکۆڵینەوە یعنی باشترین تەکنیک ئەوەیە کە زۆرترین جار هەمان زانیاری دووبارە بکەیەوە زۆرترین جار هەمان زانیاری دووبارە بکەی ئەو جەهەرێک و بە نەوەی شتەی دەکات هەیە بە فلاشکار دەیکا هەیە بە کورتکراوە دەیکا هەیە بەیەکەوە بەستنەوە دەیکا هەیە لە هاوینەوە دەست پێ دەکات هاوین جارێک تەواوی دەکات اینجا جارێک اینجا یعنی سێ چوار جار هەموو نەجەکەی تەواو دەکات
هەمووی دەبێ بەڵام کامی لەگەڵ تو دەگونجێ لەگە ژینگەکەی تو یەکە کە لە ڤێلایەک دەخوێنێ لە ژوورەی تایبەتی خۆی بێدەنگ و داک و بابی هەردووچان لە داوام ئەوە فەرقیە لەگە یەکە چیکە دێمین منداڵی عایلەکەیە بابی کرێکارە داچی لە ماڵێ نەخۆ ئەو یعنی زۆر جیاوازن بۆ یشتەچی دیاریکراوی فیکست نییە کە بڵێن کاکە ئەوەی نەکەی دەدۆڕێ ئەوەی بکەی دەبێەوە ئەو هاانە بەڵکو دەبێت عقلێتی ئەو کەسە بنیاد بندرێ لەسەر ئەوەی کە دەبێ قورسایەکانی هەوڵدان و دووبارەکردنەوەکە قبول بکە و زۆرترین جار دووبارە بکاتەوە ئەمن دەورەکەم هەیە نای خولی دەرگاکانە لە ئەپلیکیشنەکەی خۆم نای دەرگاکانە بەردەستە خولەکە تایبەتە بۆ مۆزوعانە فێر دەکات چۆن عقلێتی خۆت بگۆڕی بنیاتی بنەی بە شێوازە کە قبوڵی ئەو قورسەی بکە چکەوەشتە قورسات و لە مانگی نۆ هەتا مانگی حوتی ساڵە چکە هەر بخوێنی و بخوێنی و بخوێنی و دووبارێکەوە چکە منهەجی پۆلی 12 منهەجی کەمە زۆر نییە یعنی کە کۆنتترۆل نەکرێت لە ماوەی ئەو دەمانگەی یان نۆمانگەی بەڵام کێشەکەەوەیە تو سار دەبیەوە تەرکیزن نامینێ شتەکان لە بیر دەچێتەوە ئەوانە کێشەنە ئەگەر تو بتوانانی ئەوانە چارەسەر بکەی و عقلێتەکەی خۆت چارەسەر بکەی بە ئاسانی تێدەپەڕێ پۆلی 12 من یەک و لە خۆشترین ساڵەکانی خوێندم لەبەر ئەو چەند شتەکەمە بچووکەی ئەوانش کە دەیانێت بایدەوە ینی ئەو مۆزۆی حلکەن ئەمن خولەکەم نزیکەی 7 ساعتە زەحمەتە لێرە بتوان هەمووی دووبارەکەمەوە دەتوان سەیری خولەکە بکەن هەمووانیان پێ پێشنیاگەژەکەن ینی سودێکی زۆر زۆر دەکەن ئەوە قسەی لێ ناکرێت تەکنیکێکمان هەیە بە یەک بەستنەوەی بابەتەکان لە چەندی بابەتێ بەتایبەت لە بابەتی لەبەرکردنەکان لۆنمونە لە بابەتی زیندەزانیمان هەیە لە بابەتی ئەدەبی کوردیمان هەیە بەیەکەوە بەستنەوە زۆر زۆمیمە لۆنمونە چەند شتێک هاوشێوەی یەکە و لە هەمان کاتە ینی هەمان ڕستە و هەمان وشە و شت بەکار هاتووە بەڵام بۆ چەندی مابەتی جیاواز بۆنمونە لە ئەدەبی کوردی خۆ دەزانانی چەندین شتمان هەبووە شاعرەکان و ناوی شاعیرەکەی دەبستیەوە بە جیرانەکەتان زمانەی سێپەڕەی لە لای ڕاستە هەردوو چەند سییان تێدایە هەموو تەکنیکانە دەکرێت کەسەکە بەکاری بێنێ ئەو گوتمان مەسەلەکە ئەوەیە کە زۆرترین جار دووبارە بکاتەوە گەر بتوانێت دووبارە بکاتەوە بەیەکەوەی بەستێتەوە لەگە زانیێرێک کە پێشتر لە یادگەی درێژخانی خۆی هەیە ناوی داچی ناوی پووری ناوی بابی ناوی مامی ناوی جیرانەکەیان ناوچی زۆر کۆمیدی ناوچی ترسناک ئەوانەی کە بەستراونەتەوە بە هەستەکان بە قوڵی لە ناوێش کەسەکان ئەو معلوماتە تازە دەلکێ بە معلوماتە کۆنەکەەوە و کەسەکە لە بیری ناچێتەوە بۆیە قەتەوەمان لە بیر ناچێتەوە گە زمانەی سێپەڕی لە لای ڕاستە بچینە سەر ژیانی پزیشیت کارکتۆش با بڕۆینە سەر ژیانی وەزع لەگەر ژیانی پزیشی کووە لەگەڵ نەخۆشەکان تقریبا ساڵێکە ئەوەندەی بزانم بەڵێ کردووە حەز دەکەم باسی شەفتاتی پزیشی و معاملات لەگەڵ نەخۆشەکان ژیانێکی چۆنە ینی ئەزمونەکەی محەممەد پێشم لێرە محەممەد کاکە ڕەش دیوەخان ئەو هەم جارێ ڤیددیۆ شتیوا دەکات لەسەرەوەی کە نێنە پزیشکی ناخۆشەوانە بەڵام پێچوانەوەمە ئەم پێم وایە پزیشکی پیشەچی زۆر خۆشە زۆر پیرۆزە دەتوانێت گۆڕانکاری گەورە بکات لە ناو کۆمەلگەی خۆمان دەتوانێت زۆر شتی بکات پزیشک و بالفعل پزیشک کەسەکی هەندێک جیاوازە لە چاو پیشەکانی تر چونکە پەیوەندی پزیشک لەگەڵ ئەو شتێکی ئیشی لەگە دەکا شتەکە شت نییە بەتەنیا مرۆڤە ئەو مرۆڤش دایکی کەسەکە باوکی کەسەکە برا خوشک منداڵی ینی سەدان کەسی پێوە بەستراوە زۆر جیاواز سەر دەکەی یەک هەڵا یەک ڕاستی ژیانێک بەرەو لە ناوچوون یان بەرەو ڕزگارکردن دەبە ئەو شتەش هەتا لە بەشە وردە کاریە عنی ئەو بەشە حساسەکانی پزیشکی ئیژنەکەی نازانی خۆ من ئێستا پزیشکی نیشتە جێ خولاوە بڵین پلەکەم ئەوەتە لە تەواڕیەکان و لە ڕەدهەکان و لە چاودێری چڕەکانیش دەکەم هەرەوەندە باشە پزیشکی پسپۆرمانەیەمە مقیماقدەمانەوە تا پزیشکی نیشتە جێ دێرین ینی پلە پزیشکی ئێستا من پلە یەکەمم ئەوجا پلە بەرز دەبیەوە وردە ساڵ لەگە ساڵەکانی پراکتیسەکردنی پزیشکی بۆ من پزیشکی زۆر زۆر خۆشە لەبەرەوەی ئیشەکی جددیە ئەومیش حەزم لە ئیشی جددیاتە حەزم زۆر لە گاڵتە و گەپوانە نیە بۆ ماوەی دەدەقە چارەکە حەزم لێ دوای ینی حەزم لە ئیشەکە جددی بێتەوە ئەوجا ئیشی پزیشکی زۆر زۆر جددیە و لە هەمووی خۆشتر ئەوەیە کە پەیوەندی لە نێوان دوو مرۆڤ ئەگەر دیقەت دەیە من لە ستۆریەکان و هایلایت و تەواوی ئەکاونتی ئینستاگرامەکەم بەرەنگاری ئەوەی دەبمەوە کە خەڵک زۆر تەکنەلۆژیا و موبایل و شتانە بەکاربێنێ و بیکاتە ڕۆتینەکی ژیانی خۆی زیاتر پێم وایە مرۆڤ لەگەڵ مرۆڤ دەبێت قسام بکە یعنی لە جیاتەوەی بە تەلەفۆن قسام بکە ڕوو بە ڕوودانیشن بێکەوە
لە جیاتەوەی بە ڤیددیو کۆڵ قسامکەن بچن لەسەر بەڕەچی دانیشن برێشکە و چای بخۆن پێکەوە زۆر باشترە بە تایبەتی بۆ نە پەیوەندی خێزانەکان ئەوەندە گرنگان دایکۆوانە اینجا مامەڵەکردنی پزیشکیش لەگەڵوانەیە لەگەڵ ئەو دایکانەیە لەگەڵ ئەو باوکانەیە لەگەڵ ئەو منداڵانەیە ئەگەر شتەچیان بۆ دەکەی بەباشی یعنی هەموو دەروونت هەموو خانەکانی مێشکت پێی دەزانێت هەموو ڕۆحت ئەگەر ئەو کەسانەی کە باوەڕیان بەو لایەنەشەیە پێی دەزانێت گرنگی بەوەی دەدا کە ئەتو ئەو شتت باشت بۆ ئەو کەسەی کردووە و هەر کاتەچیش ئیهمالی لێ بکەی ئەگەر بەڕاستی ویژدان زیندوو بێ ویژدان دازار دەدا ئەگەر بتوانانی ئیهمال تێدا بکەی ینی بانم نەکرد بە باسکەم لەسەرەوەی کە پزیشکی چەند حساسە لێک لەو شوێنانێک کەم نیشتێداکەەوە شوێنێکی زۆر حساس شتێکی وا ڕوویدا کە لەو کاتەی سکیڵەکی دیاریکرا و کامە لە کۆلێژ نەما خوێندبوو ئەگەر نەمانزانی بە لەگەڵ کۆمەڵک پەرستاری بەتوانای ئەو شوێنەی تاو کەسە گیانی دەستدا بەڵام ئەلحەمدولله بەفەزلی خواشە و کاتە بیرمان ناتەوە لە یادگەی درێژخانمان بوو شتەکەمان زانی دەرمانەکان وەکو پێویست CPR-ەکە هەموو شتەکان وەکو پێویست ڕۆشتن کەسەکە دووبارە ژیایەوە یعنی کەسەکە 50 ساڵیش بوو دایک بوو خوشکی کۆمەڵک کەس بوو ینی جارێ ژیان هەلی زۆر بوو بۆی یعنی لەوانە بوو قەرارەچی ئەو کەسەی دوای ئەوەی کە ژیایەوە قەرارچی ئەو کەسەی تەواوی خێزانەکەی دەگۆڕێ ئەوە بەڕاستی هەستەکە لە پێم وانێ لە هیچ پیشەچکە هەبێ جگە لە پەرستاری پزیشکی هەمیش ئەگەرە تۆ هەستەتە بێ پێویست بە هیچکە نییە بۆی لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ڕۆحیەوە مرتاح و ئارامبی بۆ ئێمە ژیانی پزیشکی بە شتێکی زۆر زۆر خۆش دەبینم و پیرۆزیش زۆر هەرچەندە ئەمە بڵین مقیمەکان ئەمە بەرەی یەکەمین لەگە نەخۆشی یعنی هەموو کێشەکان ڕوبەڕووی مەدەبنەوە ینی بوونە دەرمانی لە خەستەخانەی حکوومەت دابین نەکردەوە دەزان خەتای منە یان بۆ منە ئەشعانیە سۆنەر نیە سیتینی ئێماڕانیە دەزان خەتای منە لە بەرێت و ناو دکتۆرە ئەها لێرەش دکتۆر وەرزانەمووی دەوڵەمەندی و قەساب و ملیۆن لەبەرەوە شتە هەیە ئەوانە دەزان خەتای تووە یان کە پێ دوایە ئەو کەیسەکی ساردا جەڵتەکی دڵ مهمترەکە کە لەوەیە تۆ قڕگت یەک تۆز دێشێ ینی ئەو شتە هەندێک عزیێتە دەدا بەڵام پێم وایە ئەگەرە تو ئەوەت لەبەر چاو بێ لە بەرامبەردا پاداشتی چەند گەورە وەردەگری کاتێکە هەستانە ئەزمون دەکەی زۆر جێ لێ نییە کە ئەگەر کەسێک لێش تێنەگەیشت ئەسەر بابەتی پزیشکی ئەم سیرۆکێکی خۆم باز دەکەم بەس حەز دەکەم هەرگیز ناخۆێت و کار دکتۆر قسەمان دەکرد هەندێک فێنێک بیەوە جەوە کە هادێ بێتەوە نییە لەسەر بابەتی پزیشکی ئەزمونێکی کەمیش بێ بەڵام ئەو چیرۆکی کە باسی دەکەم تقریبان 2 مانگ پێش ئێستا کەیسێکە بوو ئەنی ئەشعام دەگرت کە کۆڵیان کرد بۆ ئەشعا و بابەتی شتیوە منداڵێک هەفتەیەکە لەدایک بووە باشە زووتر لەدایک دەمن ئەوانەی 7 مانگی و 7 مانگ و 2-3 ڕۆژ ئەوانە هەناسەیان تاوانێت لە ناو شوشەدا دەنێت لە بۆ ئەو بابەتە ئەشعام گرت و دوای تقریبان 30 خولەک شتێکی وا بوو ئەشعام گرت و هەر لەو دەقەیە کۆڵێکی ترم لە بۆ هات منداڵەکە وەزعشە بوو تاوە پەرستارەکانە بە تایبەتی کە ئەوی شەی لە بۆ بکەن ڕحی بەخۆی داهاتەوە و دڵی لە لێدان کەوتە بوو تقریبان لۆماوەی چەند خولەکێکیش بەزەدی زۆر شتێکی زۆر فەرخیانی ئەم بەزەدی بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەنێ وەکو بڵێ وەکو پزیشکێک یان وەکو کەسێکی پزیشی ئیشم نەکردەوە بەڵام هەروەکو بڵێ وەکو تەنها ئەشیعەیەک بوو کردم بەڵام ئەوەی کە بینیم شتێکی زۆر جیاواز بوو جا بەخۆ شتەکەی بکەی ئەوە شتێکی زۆر جیاواز بۆ جەماعەتێ پۆدکاستی دەبینین واز ینی مەیل هەڵتان خەڵەتێن چکە ئێستا ینی پێشتر شەپۆلەکە بوو هەموو داکوبابە دەیویست منداڵەکەی بێتە دکتۆر مهندس دوای شەپۆلەکی دش پەیدا بوو یان لە سوشال میدیای دیانگودەوە چی هەموو داکوباب دەیانەوێ منداڵەکانیان بێتە دکتۆر ئۆکێ ینی بە هەموو داکوبابێک زەخەدە منداڵەکەی نەکاکە بێتە دکتۆر چکە هەندێک منداڵ نایە بێتە دکتۆر دکتۆری ئیشەکی قورسە پێویستی بە خوێنی بەردەوام هەیە یعنی ئەگەر تااقەتت نییە هەموو دەمێ و هەموو ڕۆژێتا دەمری بخوێنی مێ پزیشکی بەڵام ئەگەر تااقەتت هەیە پزیشکی باشترین و مەزبوطترین و پیرۆسترین بەشە ئەگەر تااقەتی و مۆزوعاتەیە تو واز لەوەی بێن داکوباب حەزیان لێن حەزیانێنی بەخۆت ئەگەر دەزانین لە ئاستی ئەو بەرپرسیارەتی دای بەڕای من خۆشترین بەشە باشترین بەشە ئەگەر ینی گەر لە پۆلی 12 هەڵ دەبەوە و دەرەجەی بێنی وەرە بەسی و پزیشکی چکە دڵنیامە پەشیمان نابیەوە بە مەرجەک بەرگەی ئەو نەهامەتی و مهندوو بوون و بەرداوام خوێندنەی بگری ئەکار دکتۆر شتێکی شەیە ینی هەموو کەسێک لە بۆ پزیشکی دروست نەکرا بەزەدی ڕێک یەک بەخۆم
ئەمن وەڵی سەتم بهێنابە لە پۆلی دوازە نەدەچمە پزیشکی چکە ئەمن لە بۆی دروست نەکراینەوە خۆی تەعالە هەرێکە و ئینسانێکی بە شێوازێک دروست کردووە هەر تۆ بە دکتۆری جوانی من بە شێوازێکی تر جوانم کەسێکی تر بە شێوازێکی تر جوانە هەرێکەمان لە شوێنی خۆمان لە شوێنی گونجاوی خۆمان بینیم بتوانین ئەوەی لە دەستمامەی بە زیادەوە بیکەین ئەوە زۆر میهمە بچینە سەر بابەتی تەکنەلۆژیا و ئاڵوودەبوون سێر دەکەی سوار کاژمێک هەموو ژیان یا هەموو ژیان بەبێ ئەوەی خۆی پێ بگەێنێت خوێندنەکەی دواکەوتوە باشە ئیش ناکات زۆر شتی تر تیکتۆکە زۆر بابەتی سوسیال میدیای تر ئەوە دەمەوێت لە سەرەتاوە دەست پێ بکەین وەکو بڵێ شۆڕشێک بێت لە بۆ چارەسەری ئەو بابەتە لە قسەکەی کۆتاییەوە دەست پێ دەکەم تەبعاً مەسەلەی شۆڕش بۆ گۆڕانکاری لە ڕێگەی ئەو پۆدکاستەوە یان لە ڕێگەی هەشتشکەوە بێ ئەم پێم وایە ئەگەر من تو خۆمان بگۆڕین بتوانین کاریگەری لەسەر خێزانەکەمان و برادەرەکانماندانین ئیتر وردە وردە شتەکە باش دەبێت ینی ئەو قسانەی کە من دەیکەم لە هەر پۆدکاستەچی لە هەر بەرنامەچی لە هەر سیمینارەچی بۆیە خۆم باشتر بم بۆیە خۆم بتوانم خۆم بگۆڕم دوای پۆدکاستەکەی دوای بەرنامەکەی پێم وایە ئەگەر من باشتر بم ئەوانەی دەوریشم باشتر دەبن نەک لە بەرەوەی من هەوڵ دەمەوان باشتر بن کەوان ئەمن بە باشتری دەبینن کاریگەری لە سەریان دروست دەکا خۆیان قەنەعەتیان بۆی دێکە پێویستە بەو شێوازە بجوڵێنەوە بە پێناسی WHO بێ کۆتا جارکە خوێندومەتەوە ڕەنگە ئێستا گۆڕانکاری بەسەر داهات پێ هەر کەسێک ڕۆژانە 3 کاتژمێر زیاتر مۆبایل بەکاربێنێ یان هەر ئامێرە تەکنۆلۆژی ئەکسبۆکس بێ پلیستیشن بێ لاپتۆپ بێ هەر شتێک بێ بەکاری بێنێ بەبێ ئەوەی ئیشەکەی ئەوە جیاوازە لەوەی کەسێک لە ئۆفیس لەسەر لاپتۆپیە ئەوە نا بەبێ ئەوەی ئیشەکەی ئەوە بێ ئەوە ئالوودە حسابە ئالوودەش یەکسەر دەچتە ژێر کۆمەڵک چەترەکی گەورەترەوە ئالوودە یعنی ئەو کەسە توانای بڕیاردانی لەسەر کردارەکانی خۆی نەماوە بەڵکو کۆمەڵک شتی دی قەرار لەسەر کردارەکانی وی دەدەن بۆ نمونە کاتێک نۆتیفیکیشنی مۆبایلەکەت لێ دەدا دەنگی مەسینجەریان واتسابیان هەشتەچکە دێ ئەگەر توانیت خۆت بگری و نەیکەوە چەند جارە گەشتە دووبارە بە و نەیکەوە بڵێ کاکەتەوە تا بەیانی تەمشای مۆبایلەکەم ناکەم ئەوە تو لە لایەنەکی باشی لایەنچ پۆزیتیڤ ئەگەر توانیت هەفتەک لە سەرێ گەشتی دووبارەکەیەوە پێ ناچێت و ئالوودەبی باشە بەڵام ئەگەر نۆتیفیکیشنەکە بە زۆر ئەتوی ڕاکێشە هەندێک کات حەزیشت لێنێ مۆبایلەکە بەکاربێنی هەر بەکاری دێنی ئەوە بەڕاستێت لە مەترسیدای پێویستە بە خۆت دابچەوە چونکە ئالوودەبوون ینی تەنیا ئەوەندە ئاسان نییە ینی ئالوودەبوون ئالوودەبوون کێشەکەی ئەوەیە هەر کاتەکە تو ئالوودە دەبی بە شتێک بەردەوام مێشکت داوای جوڕعی زیاتری ئەو شتر لێ دەکات چونکە بۆ ئەوەی هەمان چێژ بە مێشکت ببەخشیەوە پێویست بە جوڕایەکی زیاترە لە هەمان شت بۆ نمونە کەسێک پێشتر 1 ساعت مۆبایلی بەکاردێنە و ماندوو دەبوو دایدێنە دوای پێویستە 2 ساعت دوای 3 ساعت 4 ساعت 5 ساعت 6 ساعت 4 ساعت و 5 ساعت و 6 ساعتەوە هەر بە قسە لە پۆدکاستە چی خۆشە 6 ساعت ڕۆژانە بەکارهێنانی مۆبایل کە ئەمن ریسێرچەکی بەسیط ینی بەس داتا کۆکردنەوەم کردووە گەنجەکانی خۆمان بە ئەڤرێج بە ناوەند نزیکەی 8 کاتژمێر لە ڕۆژێک مۆبایلی بەکاردێن 8 کاتژمێر لە ڕۆژێک یعنی ڕۆژ بەخۆی 3 کاتژمێریە یعنی ئەگەر ئەو نەفرە تەمەنی 6 ساڵ بێ 20 ساڵی مۆبایلی بەکارێنەوە 20 ساڵی خەوتووە 20 ساڵش لە مەکتەب و ئیش بوو ئەی ئەو شتەی ناوی خۆشەویستی و خواپەرستی و لێکۆڵینەوە و یعنی ئەوەی فەسیر و فیلەڕدی تەکەوە چ خۆی بە کوردی بڵێم نەک بە عەرەبی ئەوەی کە خۆی پەروەردگار پێمان دەفەرمێ بڕۆن لە زەوی بگەڕێن بزانن ئەمە چۆن خەڵقمان دەست پێ کردووە قل سیروا فی الأرض فانظروا كيف بدأ الخلق پێم وابێ ئەو هەیە ئەدی ئەو شتانە لەکوێ جیان دەبێتەوە یعنی چکە ئەمە میلەتە چین ئەمە بەناوبانگە ینی کە میلەتی عێراقی و کوردی و پێم وایە ئەنگۆ شەر دەکەونە ناو چوارچێوە دوڕوویەک لە ناو ئیزدیواجێک هەیە لە ناو کەسایەتیماندا ئەگەر قەرار وایە ئەمە خواپەرست بین نابێ ئالوودە بین چکە لێک بازنە جێی نابێتەوە ینی خوا داوای کۆمەڵێک شتی دیاریکراوە لێ دەکە کە لەگە ئالوودەبوون یەک ناگرێتەوە بە هەمان شێگەر بڕیار وایە تو نیشتیمان پەروەربی و خزمەتی میلەت و نیشتیمان و بابەتانە بکەی هەر یەک ناگرێتەوە لەگە ئالوودەبوونەکە ئەگەر باوەڕت بە خێزانەکەت هەیە یعنی لانی هەر سیقەت بە نیشتیمان پەروەری و کوردستان و مۆزوعانە هەر نییە باهڕت بە ئاینیش نییە خۆ باوەڕت بە دایک و باوک و خۆشەویستی هەیە ینی کەس بێخۆشەویستی و عەشقیان ببێ نیشتیمان و ئاین ناتوانێت ژیان بەڕای من بەڕێکە ژیانەکی ئارام بەڕێکە ئەگەر باڕت بەرکەمانە بێ نەبێ ئالوودەبین بۆیە کە گوێت لەو قسانە دەبێت مەفروزە شتێک لە ناو تو لە ناو دەرونی تو بجوولێ بۆ ئەوەی
لە جیاتی ئەو هەموو کاتێککە تەرخانت کردو بۆ مۆبایلەکەت خەریکی و بابەتە نەبی کە بەهایتون و قەنەعەتت بەیانە ئەو جا هەر کامیانە یعنی ئەگەر باوەڕت بۆ هەیە دەبێ ئیش بۆ کوردستان بکەی بیکەیە دەوڵەت ئەوە دەبێ واز لەو مۆبایلەی بێنی ونیا خەریکی ئەو شەی بێ ئەگەر باوەڕت بە عینەکە تێ بەمان شێوە باوەڕت بە خۆشەویستی و خێزان و پارەپیاکردن هەر بەمان شێوە یعنی کە هاتمێرە پێش بڕنامەکەش بووم باس کردی چمە دوکانچی دەمی شووتی لێ بکڕم شفتی باولێری کوتم سەلام عەلەیکوم کابراکەم بای لەگرت جوابی نەداوتم برامەرە ئیش دەکەی شفتیم دێ ینی وەرە شفتێکم دێ ینی ها وای لێ دێت چونکە ئەو نەفەرە وردە مێشکی داوای جوڕای زیاتر لێ دەکات تەنها دوای لێ ناتوانێت شەکەشی بکە ناتوانێت پەرسشەکانی بکە ناتوانێت ئەرکی خۆی وەکو باوکە دایکێک بەڕێ بە ژیانی دەڕوا بە و لایەنە دەبوونێ بۆ ئێمە ترسیدارە بۆیە من لە ناو پرۆفایلەکەم لە بایەکەم نووسیومە دژی خوڕافە و ئالو دەبوون تو کامپینت شتەیە چاڵنجەک شتەیە ڕۆژانی پێنجشەممە تا شەموو کودەڕوا کامپینەکەمان بە مای 6مان کرد هەزاران کەس الحەمدلله بەشدار بوو کامپینەکە واسێنان بوو لە مۆبایل لە ڕۆژی پێنجشەمەوە ساعت 12 نیوەڕۆی پێنجشەممە هەتا ساعت 12 نیوەڕۆی ڕۆژی شەممە مۆبایلەکانمان دادەنا هیچ ئەتاری و ڤیددیو یوتیوب و هیچ شتانەمانە دەکرد چکە مێشکی مە فێڵەچی هەیە یعنی کۆمەڵک میکانیزمی بەرگری هەن بەرداوام فێڵ لە مێشکمان دەکەن بۆەوەی ئارام بێ و تەمبەڵ بێ چکە مێشکی مەشتی باشی لەکن مهم نییە بەڵکو تەمبەڵی و خەزنکردنی وزەی لەکن مهمە بۆی لە ژیاندا بمانیڵێتەوە هەندێک کەسان ئالودەی مۆبایلن بەڵام بۆی هەست بە باشتر بکەن دەچن لە مۆبایل تەماشای پۆدکاستێکی دەکەن ینی نی ساعت تەماشای پۆدکاست دەکەن تەبەن ناتوان بە تەواتی تەماشای پۆدکاستەکان کەن سەرەتا بە X2 تەماشای دەکەن ناتوان بە X1 تەماشایکەن لەبەرەوەی پێویستیان بۆ دۆپامینی زۆر لە ماوەی کورت وەربگرن پۆدکاستەکە 1 ساعتە نی ساعت تەماشا دەکەن دەچن سەر پۆدکاستە چکە دەچنە سەر ڤیددیۆیەکی بەسوود دەچن سەرەوەی ئەوە بۆی بخۆیان بڵێن ها خۆمە مۆبایلی بۆ شتی باش بەکاردێنی ونیە ئەو جە طبعاً لە نێوان ئەو ساعات و نی و ساعتانە ساعتی دیش خەریکی سکرۆلینگن ینی ئەوەی ئەوها لە مۆبایلەکەیان دەکەن بەس کە بەبیری دێتەوە شتێکی خراپ دەکا هەز بە تاوان دەکا دەچێت سەیری شتێکی باش دەکا دووبارە دێتەوە سەر سکرۆلینگ هەز بە تاوان دەکات دەچێت سەیری شتێکی باش دەکا گرنگەوەی و کەسە کاتەکەی بەفی ڕۆچۆ گرنگەوەی کەسە ناتوانێت کۆنتترۆلی کردارەکانی خۆی بکە ناتوانێت کۆنتترۆلی مۆبایلەکەی بکە بەڵکو مۆبایلەکە کۆنتترۆلی بیکردو لە کاتێکدا مۆبایل ئامێرە پێویست وایە مەفروض وایە ئامێر شتێک بێ کە کاری مرۆڤ ئاسان دەکا بەڵام بە ئێستا پێچوانە بۆتەوە مرۆڤ شتێکە کاری مۆبایل ئاسان دەکا بۆی شخاوانی شەریکەی پارێزیاتر وەرگرت ماوەیەکی زۆر نییە لە ژیانت گۆڕانکارێکی تەواوت کردیانی 360 پلە بۆ شێوازە دەتوانم بڵێم چیە ناو قەفەزەی زێڕین وەڵای من بخۆم زۆر باسی ژیانی شخصی خۆم ناکەم لە ناو سۆشیال میدیای بەڵام ئەوەندەی دەتوانم بیڵێم ئەوەیە کە الحەمدلله ئەوە شەر ئەزمونەچکەیە لە ناو ئەزمونەکانی کەی ژیانمان ئەزمونی زۆر گرنگە کە دەتوانێت ینی بە ئینگلیز دەڵێن تێرنینگ پوینت بێ خاڵی وەچەرخان بێ لە ناو ژیانن ئیشەڵای مەشەروادە بێ و هیوای بەختەوەریمان بوو خوازن ئینشاءالله پیرۆخەرۆ دەبین ئینشاءالله لێژ ئەو بابەتەم باس کرد میوانی ڕابردوومان زەماتی دیوەخامون کاک محەممەد و کاکەژی و کاک محەممەد گوتی لەناو 2-3 ساڵ شێک دەکەین ئینشاءالله گوتم بزانم ڕێی چیە لەسەر بابەتەکەواندا بوو ئەگەر نامە حەز ناکەم بچمە سەر بابەتی شخصی بەیزنەوەک وڵای ڕێیەکەی من ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەی گەنجینە ئەو کەسانەتان کە تواناتان هەیە ژن بێن ئەو کەسانەشتان کە توانەتان نیە با ڕۆژوو بگرن ئەو جاگەر توانات هەیە لە ڕووی مادیەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کەسایەتی خۆتەوە ئەو بۆنە هاوسەرگیری بکە ئەگەر تواناشت نییە ماڵی کەس بە قوڕێ مەگرە چکە ژیان ینی ژیانی هاوسەری واتە بەرپرسیارەتی تەواوی خۆت و نەفەرەچی دی و دواتر منداڵیش هەڵدەگری ئەگەر ئەو پیاوەنی لەو ئاستەیدانی و لە خۆت ڕنابینی ماڵی کەس کوێرمەکەەوە چکە کەس کچی خۆی نەدیوەتەوە بیداتە توش ئامادەنی لە ڕووی مادیەوە ناتوانانی پێداویستەکانی بۆ پڕکەوە چونکە لە ڕووی شەرعیشەوە پیاو لەسەری فەرزە کە پێداویستی سەرەتایەکان نەک باسی سەفەر و ئەوشتان ناکەم ئەوە زیادڕۆیە بەڵام لانی کە پێداویستی سەرەتایەکانی خێزانەکەی خۆی پڕکاتەوە پێداویستی سەرەتایەکانیش لە کۆمەڵگە کللتورە بۆ کللتورە چکە دەگۆڕێ لە کۆمەڵگەیمە پێم وایە خانوو هەبوونی خانوو ئەو جا بە کرێ بێ بێ توانای کرێکەتە بێ کە بیدەی بەردەوام یان بیکڕی و توانای گواستنەوە ئەو جا بەم هەتۆڕی بێ بە سیارەی بێ و بەڕێککەوتنە لەگەڵ کەسەی و توانای دابینکردنی ژەمی ڕۆژانە و جلوبەرگ و ئەوانە بە پێی پێویست بە پێی کللتورەکەی خۆمان کە کللتوری کوردیە ئەگەر توانایەوە تێبی کە ئەگەر تواناشتەوە نییە ئەوە گوتم ماڵی کەس بە قڕێ مەگرە حەز دەکەم بچینە سەر دوو خەڵ یەکەمیان
گەڕانەوە بۆ ژیانی خۆمان هەم لە ڕووی بابەتی سوۆسیال میدیاکە باسمان کرد هەم لە ڕووی گەشە پێکردن و خۆ پێگەیاندن هەم لە ڕووی خوێندن بە گشتی ینی بە شێوازێکی گشتی بەس هەمووی بگرێتەوە گەڕانەوە بۆ ژیانی خۆمان بەخۆ دەزانین لەناو کولتورەکەی ئێمە شێوازەکەیە گەڕانەوە بۆ ژیانی خۆمان ینی بە هەموو شێوازێک هەم لە ڕووی گەشە پێکردن خۆ پێگەیاندن واز لە هەندێکش بێنین ئەو یەکێ لە شتانی من هەم دەمێت سمینارەکان دی باسی خاڵێکی زۆر گرنگە کە پێم وایە یەکەم هەنگای گەشەکردنی تاک دواتریش خێزان دواتریش کۆمەڵگە دواتریش نیشتیمان کوردستان ئەوەیە کە هەمومان تەماشایەکی خۆمان بکەین سەرەتادان بەوەی دابنین کە دواکەوتوین پێویستمان بە پێشکەوتنە کە دانمان بۆی دانا ئەمە کەسەکی دواکەوت و خێزانەکی دواکەوت و دواتر کۆمەڵگەکی دواکەوت و نیشتیمانەکی خراپ بۆەوەی ناکات لە خۆمان بدەین و خۆمان پێکەم بێ بەڵکو بۆەوەی کە پەنجە لەسەر برینەکان دابنین و دانەدانە ساڕێژیان بکەین چکە گەر پزیشکەکیش نەخۆشەکی بۆ بێ کە دامی سیارەی کرد بێ خوێنی لەبەر بڕوا بەڵام ئەو بڵێ تەختیتەکی دڵی بۆ بکەن نەخۆشەکەی لێ دەست دەدا سەرەتا خوێنەکەی کۆنتترۆل نەکە وگەر ڕووی خۆشی وەرجێڕە لە نەخۆشەکەی بڵێ نایبینم نەخۆشەکانی مامۆ حاڵیان باشە بە هەمان شێوە نەخۆشەکە گیانە دەستدا بەڵکو دەبێت برینەکان بە پێی پێویستیان هەریەکەیان دەستنیشان بکە و تیماریان بکە بۆی نەخۆشەکە ژیانی بۆ بگەڕێتەوە دواتر ئەو نەخۆشە ئەو جستەیە دەتوانێت گەشە بکە پێشکە ماسوولکەش دروست بکاتەوە ژیانی مەش هەمووی وایە دەبێت پشت لە خۆمان نەکەین سەیری ئاەنەکەکە ئەگەر تێ خۆت بەرەو پێشبەری سەیری ئاەنەکەکە خێزانەکە بەرپرسی خێزانەکە کە دایک و باوکن گەردیانەیە منداڵەکانیان باش بن بە هەردووچیان سەیری ئاەنەکەن گەر منداڵەکانیان بەردەوام مۆبایل بەکاردێن و ناخوێنن با سەیری ئاەنەکەن باوکە لە ئیش دێتەوە یەکەم شت دەیکا مۆبایلەکەیەتی دایک و باوکە لە خەڵ دەستنیکە شت دەیکەن مۆبایلەکەیانە منداڵەکان لە باوەشەوە مۆبایلەکەیان دەکەن سەیری تەلەڤیزیۆن دەکەن لەگەڵ منداڵەکانی مۆبایلەکە دەکەن منداڵەکان دەرز دەکەن مۆبایلیان بەدەستەوە دواتریش داوا دەکەن منداڵەکان مۆبایل بەکارنێنێ ئێوە چەندی بە چەندی یان ئەو شتە بە هەمان شێوە درێژ دەبێتەوە بۆ کۆمەڵگا ینی بۆ ئەتو دکتۆری ڕوت خۆشنیە لەگەڵ نەخۆشەکە گلەیت لە حکومەت دەکەی ئەتو نەخۆشی ڕێزی دکتۆرەکەی ناگری گلەیت لە حکومەت دەکەی ئەتو پەرستاری ئیشەکەی خۆت ناکەی ینی هەمە چەند جار توش شەڕ دەبین لەگە هەندێک لە پەرستارەکان ناتوانێکان لە چدانەکان لە چدادنێ قسە بە عیلەی نەخۆشەکەی دەڵێ ئەو جەن لە بەرەوەی نەخۆشەکانی خۆش مافی خۆیان نازان قبوڵی دەکەن ئەگەر ئەو های گلەیت لە حکومەت دەکەی دواترش حکومەتەوە بەخۆی دەزانێت چۆنە پێویست ناکەم باسکەمەر تەماشای ڕێکۆیە و لێرکەین دەزانین چۆنە دەبێت تەماشای خۆمان بکەین ئەگەر دەمانەیە باش بین دەبێت تەماشای خۆمان بکەین برینەکانمان دەزیشان بکەین و تیماریان بکەین پێم وایە ئەگەر هەمومان وا بکەین هەرێکە و لە ئاستی خۆی لە ئازە پرسیارەتی خۆی ئەمن وەکو گەنجەک لە ئاستی خۆم لە ئاستی بێت پرسیارەتی خۆم لە جیاتی ئالوودە بم بخوێنمەوە پێش دەکەم سەرۆکی حکومەتیش بە هەمان شێوە و لە ئاستی خۆی لە جیاتی ئەوەی چاکە هەموو شتێک چا دەبێت پێم وایە لە کۆتایی پرسیارێک لە بۆ گەنجەکان مامەجێ دەڵی هەر پرسیارێک بە شێوەیەکی گشتی بڕووی ئەفکاری خۆتیانی یەک پرسیار بەجێ بێلین بۆ هەموو گەنجەکان بە تایبەتی ینی وڵی دەبێت بیری لێ بکەمەوە ڕابە ئەوەی بخۆینەوە جار خۆشە تامەکەی وڵا خراپ نییە ئەم حەزم لە شتی تاڵە ئاکێت وڵی شتەکەیە هەندە کۆمیدیە ئیمن نییە کاکتەهایە لەسەر ئیزنی و هەرچەندە پرسیش پێ نەکردووە کاکتەهای زەنگین ئەوی ینی ئەو پرسیاریان لێ دەکەم ئەو کاتێ ئەو جارەیان کە خۆت دیت ینی ئەو گەنجێکە تەمشاوی دەکا خۆت دیت مۆبایلی بەکاردێنی بەبێەوەی پێویست پێی بێ و زیاد لە 3 ساعت خەریکی یاریکردن و تەکنۆلۆژیا و بابەتانەی یەک پرسیار لە خۆتکە ئەو پرسیارەی منە کاکتەهایە بەڵام پرسیار زۆر جوانە زۆر بە قوتشە کە بریتێ لەوەی تۆ بەشەری ئەوجا بە زمانی خۆمان ئەتو بەشەری ئەو پرسیار لە خۆتکە چکە گەر بەشەری ئەگەر ئینسانی ئەگەر مرۆڤی پێویستە بەهاکانی خۆت ینی نرخی خۆت بزانی ئەگەر نرخی خۆت بزانی دانانیشی بە دیار شاشەچەوە کە بڕیار وایە ئەتو بەکارهێنەربی نەک ئەتو بەکارهێنراوی ئەو خاڵێکی زۆر زەمهمە لە کۆتایی یەک پەیامەکەت هەبیتن لێرەوە لە بۆ گەنجەکان لە بۆ هەموو چینەکان و ئەوە بینەر و بیسەرانمان لە پۆدکاستەکەمان وڵی پەیامی من ئەوەیە کە هەر کاتێک گوێ لە پۆدکاستێک دەگرن دەچنە سیمینارە چی و کتێبێک دەخوێنەوە بە تەواوەتی خۆتان تەسلیمی ئەو کەسە مەکەن کە لە پۆدکاستەکە لە تیڤیەکە لە سیمینارەکە لە کتێبەکە قسان دەکە چکە هەموو کەسانێک کە بەشداری پۆدکاستن پێشکەشکارن
لە تیڤەکانەوە دەردەکەون بەناوبانگن بەڕاستی زۆر بەمان ئەنی ئەوە خۆم لە ناو باسنەکەیدا دەنێم زۆربەی زۆرمان هۆشیاری و ڕۆشنبیری و ئاستی سەقافی و تێگەیشتنمان بە جۆرەك نییە کە قسە بۆ خەڵک بکەین و خەڵک نەسحەت بکەین و ڕێنمایی خەڵکی بکەین بەڵام ئەو سیستەمە ناشرینەی ئێستا هەیە هەندێک خەڵک دەنگیان زیاتر دەگا کە شایانی ئەوە نین کە خەڵک گوێی لە دەنگیان بێ هەندێک خەڵکی تریش کە پرۆفیسۆر و پسپۆڕی بوارەکەن دەنگیان ناگا ناچار میدیاش ئەوەی دەوێت کە زۆرترین بینەر لە خۆی کۆکاتەوە بۆیە بەردەوام ئەو کەسە ناشرینانە دێنێ و نەساتمان دەکەن وا دەبینین ئەو کەسانەی کە بۆن منە کەسەکە بۆ خۆی لە خێزانەکەی جیابەتەوە دێ ڕێنمای خێزان دەدا بە خەڵک کەسەکە بە خۆی گرەی منداڵی هەیە ئێستا دێ باسی ترۆما و گرەی منداڵی بۆ خەڵک دەکا بەبێ بوونی هیچ پسپۆڕیەک لە بواری دەروون ناسی و کۆمەڵ ناسی و بابەتان تکایە خۆتان تەسلیمی پۆدکاست و ڤیدیۆ و کتێبەوانە مەکەن دایمەن بە بیرکردنەوە چی ڕەخنەگرانەوە سیر گوێگرتن یان خوێندنەوە هەر شتێک بکەن بەجددی زۆر خۆشحاڵ بووم لە نزیکەوە یەکترمان بینی گفتگویەکی زۆر خۆش بوو و هیواداریشم ئەنی بینەر و بیسەرەکانمان سوودیان لە پۆدکاستەکە وەرگرتبی سەلامەت بنیاخوا بینەر و بیسەرانمان لێرەدا هاتینە کۆتایی پۆدکاستەکە تا ئەڵقەیەکی تر بە خوداتان دەست پێرم و خوداتان لەگەڵ